لە هۆڵی شەهیدان لە مزگەوتی عوسمانی کوڕی عەفان لە شاری هەڵەبجە پرسەی شوانەورامین و سەر و ڕۆژنامەنووس سەرکردە و کادری بزافی ئیسلامی و کۆمەڵی دادگەری بەڕێوە چوو. کەسوکار و هاوڕێیانی بەشداری پرسەکەیان کرد و هاو خەمیان بۆ کەسوکاری دەربڕی. هاوڕێ و هاو سەنگەرانی دەڵێن مامەستا شوان لە خزمەت پەیامی ئیسلامەتی ماندووی نەناسانە و بێدابڕان چەک و قەڵەمەکەی بەکارهێناوە. یەکی ولێ کەسانی کە سیستەمی عەلمانی کوردی و عەرەبی تیا بەرجەستە بوو بەڕاستی، یعنی عەلمانی عەرەبی وەستم بەرکەوتەی کیمیایی کە دەیان کەس لە خانەوادەکەی تیا چوون و عەلمانی کورد سیستەمی عەلمانی کوردیشەوە بوو کە کەسێکی ئەوە خاوەن قەڵەم دڵسۆز نیشتیمان پەروەر پشتگوێ بخرێ بەداخەوە. من لە 84ەوە برادەریم 3 ساڵ یەک خانووانە بوو بە دەیان ڕۆژ لە ماڵێ ماگر نەکراوەتەوە. ئەوە ئەنجامەکەشی بوو کە کەسێکی ئاوا دڵسۆز نیشتیمان پەروەر پەراوێز بخرێ. خۆخکاری دەسەڵاتی کوردی وای کرد کە کەسێک دوای بردنەکەی بناسرێ بەداخەوە. کامەستێمێکی گەورەیە لە کاکشوان و لە ئەمسانی کاکشوانیش دەکرێت کە هیوادارم بە خۆیانە بچنەوە. کاکەشوان یەکێک بە لەو هاوڕێ دێرینانەی کە سەرەتای خوێندنمان بەیەکەوە دەست پێ کرد و دوو قۆناغ لە قۆناغی 5 و 6 ئامادەیی بەیەکەوە خوێندومانە. ناسرایی و دۆسایەتیەکی زۆرمان بەیەکەوە هەبووە. پاشانیش لە بزوتنەوەی ئیسلامی هەموومان هاوسەنگەر و هاوبیری یەکتر بووین. کاکشوان یەکێک وە لەو نووسرە بەڕێزان و خۆشەویستانەی کە لەگەڵی هەموو تاکێکی ڕابوونی ئیسلامیات جێگە و پێگەیەکی تایبەتی خۆی هەبوو و ئەشتوانم بڵێم یەکێکە لە مفەکەرە ئیسلامی گەورانەی کە لە سەردەمی نوێ بە قەڵەمەکەی ڕۆڵی تایبەتی خۆی بینیوە لە وریاکردنەوەی خەڵک، لە وریاکردنەوەی گەنجان، لە وریاکردنەوەی وە ڕۆشنبیری بەخشین بە ئەندامانی ڕابوونی ئیسلامی کوردستان. ڕۆژی هەینی هەشتی ئاب واتەبان گەشتی 2025 شوانەورامی لە تەمەنی 58 ساڵیدا و پاش ماوەیەک لە مانەوەی بە نەخۆشی لە نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. کاکشوان کەسێکە جێگە و پەنجەی دیارە لە تاریخی ڕابوونی ئیسلامیە، هەر لە گەنجێتەوە ژانی خۆی تەرخانکن بۆ ئەو کاروانە و بەردەوامیش بوو بە خۆی و بنەماڵەکەی موسیبەتی زۆریان چەشتووە لە ڕێگەی ئەو کاروانە. بەڵام جار بەجار ئەو کار و چالاکی زیاتر بوو لە هەموو بارەکانە، لە بواری پەروەردەیە، لە بواری کۆمەڵایەتە، لەو پاری ئەعلام و بانگەوازە. سواز بۆ خوای گەورە تا ئەم موسیبەتەی کۆتاییش کە زۆر ئارامگر بوو کە موسیبەت و نەخۆشیش بەشێکە لە تاقیکردنەوە لە ژیانی مسلماندا، لەوێش زۆر ئارامگر بوو، زۆر شکرانە بژێر بوو. لە تەمەنی خۆیان کە تێکەڵیم پیاوێکی مامەڵەی خۆش بە وەفا ڕەفاقە لەگەڵ دەوروبەرە، زۆر جاگەر کێشەیەک لە بینی خەڵک و دەوروبەرە دروست بێ ئەم دایم بێلایەنی هەڵبژاردووە. برایەتی زۆر گەشە پێداوە، بەردەوام بە خەمبراکانیەوە بووە. بۆیە برایەک پڕاوپڕ لە دەستدانی مامۆستا شوانی دیارە خەسارەتێکی گەورەیە، ئێستا کلێنەکەی زیاتر هەسپەیەکەی. شوانەورامی لە ساڵی 1967 لە شاری هەڵەبجە و لە خێزانێکی قوربانی دەر و بەشمەینات لەدایک بووە. تەنیا لە خێزانەکەی خۆیدا و لە کارەساتی کیمیایی بارانی و شارەدا دایک و باوک و خوشک و برایەکی شەهید بوون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.